سڵاوتان لێبێ عەزیزانی من چۆنن ئەم کاتەتان باش بە هیوام زۆر باش بن دڵخۆشم لە بەرنامەیەکی نوێی گفتوگۆ لەگەڵ ئێوە ئەمڕۆ بە ئێوەی ئازیز شادەبمەوە بۆ ئەمڕۆژ بابەتێکی زۆر گرنگی ژیانم بۆ ئامادە کردوون کە واتان لێکات گۆڕانکاریەکی گەورە لە ژیانتانە ڕووبات و نرخی شتەکان بزان و بەهایان بۆ دابنێن هەروەها واشمان لێکە کە پێداویستەکانی ژیانمان بە پێی گرنگی ڕۆژانە بەکاربێنین ئەویش ئەزانن چییە؟ دەغیلە و پاشەکەوتکردنە جا با بزانین ئەمڕۆ دەغیلە بەڕاستی ئەو کاڵا گرنگەیە کە سوودی لێ ببینین ڕۆژانە بۆ ئەمڕۆ وەکو ئەبینن کۆمەڵێک هاوڕێی ئازیزم لەگەڵە پێم خۆشە کە گفتوگویان لەگەڵا بکەم و باسی ئەم بابەتە لەلای ئەوان بکەم جا لەگەڵمانە بن تا کۆتایی با بزانین گفتوگۆکەمان چییە بێت و ئەگەین بە چی سڵاوتان لێبێت چۆنن؟ یاخوا باش بن سەرەتا خۆتان بناسێنن با ناوتان بزانم لە پۆلی چەنن دواتر باسی گرنگی دەغیلە ئەکەین هاوڕە جوانەکەم با لە تۆ دەست پێ بکەین مایکەکە وەرگرە سڵاو چۆنی؟ باش یاخوا باش بی ناوت چییە لە پۆلی چەنی؟ ناوم ئایە لە پۆلی شەشی ئەلفم لە قوتابخانەی مۆلانا خالیدی بنەڕەتی دەخوێن زۆر خۆشحاڵم ئایە گیان مایکەکە بێ بە هاوڕێکەی تەنیشتە تۆش خۆت بناسێنی؟ نام داریاس محمودە لە پۆلی شەشی بام لە قوتابخانەی مۆلانا خالیدی بنەڕەتی دەخوێنم زۆر خۆشحاڵین داریاس سڵام من نام شکۆ شێرکۆیە لە پۆلی شەشی ئەلفم لە قوتابخانەی مۆلانا خالیدی بنەڕەتی دەخوێنم بەخێراتی شکۆ گیان سڵام من نام سەلوە هاوژینە لە پۆلی شەشی سەرەتایی دەخوێنم لە قوتابخانەی مۆلانا خالیدم بەخێراتی سەلواگیان سپاس ئەتوانی مایکەکە بێ بە هاوڕێکی دواتەوە ئەی دەست خۆش سڵاو من ناوم یارانە یاران ڕێبینە لە پۆلی شەشم لە قوتابخانەی مۆلانا خالیدی بنەڕەتی دەخوێن خۆشحاڵین یارانگیان سڵام من ناوم ڕوانە لە پۆلی شەشی ئەلف لە قوتابخانەی مۆلانا خالیدی بنەڕەتی دەست خۆش ڕەوان سڵاو من ناوم ئارایە لە قوتابخانەی مۆلانا خالیدی لە پۆلی شەشەمی بنەڕەتی دەخوێنم خۆشحاڵین ئارە سڵام من ناوم سۆمە ئایبە لە قوتابخانەی مۆلانا خالیدی بنەڕەتی دەخوێنم بەخێراتی سۆماگیان کەواتە ئەمڕۆ لە پۆلی شەشین ئێمە پێکەوە لە پۆلی شەشە وا ناخوێنین وەکو ئێستا کە ئێوە لە پۆلان ئامادەن با دەست پێ بکەین چەند کەستان دەغیلەتانەیە دەست هەڵبڕێت باشە 1 2 3 4 5 6 7 یەک هاوڕێمان نیەتی دەست خۆش ئەتوان دەستان دابنێن باش مایکەکە لە لای سۆمایە سۆما پێم بڵێ ماوەی چەندێکە دەغیلەت هەیە؟ ماوەی 2 بۆ 3 ساڵە من دەغیلە بەکاردێنم واتە لە پۆلی 4 پۆلی 3 و 4ەوە؟ بەڵێ باشە ساڵانە دەغیلەکە دەکەیتەوە؟ بەڵێ هەر بژیت مایکەکە بێ بە ئارە با بزانین ئەو ماوەی چەندێکە دەغیلەی هەیە تازە داوناوە ئارەیان تۆش چەند ساڵێکە هەتا؟ من 2 ساڵە هەمە تۆ 2 ساڵاتە هەمان دەغیلەیان گۆڕاوە گۆڕا هەموو ساڵی گۆڕم واتە ساڵانە تۆش دەغیلەکەتە گۆڕی؟ باشە ئارە وام لێ نەهاتووە ڕۆژێک پاری تێ بکەیت و دوایی ڕۆژێکی تر بیکەیتەوە؟ زۆر باشە دەست خۆش مایکەکە بێ بە ڕەوان ڕەوان تۆ مای چەندێکە دەغیلەت هەیە؟ ماوەی 5-6 ساڵامە 5-6 ساڵ واو ئەی پێمان بڵێ نەت کردوەوە 5-6 ساڵە یان بەرەوەڵا ئەم ساڵ کردمەوە ئەم ساڵ کردەوە بەڵێ باشە پرسیاری ترمەیە بەڵام بۆ دواتر مایکەکە بێ بە یاران با بزانین ئەویش چەندێکە دەغیلەی هەیە؟ من ماوەی 2 بۆ 3 مانگە دەغیلەم هەیە واتە نێ دەغیلەکەت بەڵێ پیرۆز بێ زۆر سپاس زۆر باشە مایکەکە بێ بە سەلوە من ماوەی 2 ساڵە هەمە ماوەی 2 ساڵاتە دەست خۆش شکۆ تۆ دەستە هەڵ نەبڕی واتە دەغیلەت نییە من دەغیلەمە و بەس ئێسن ینی دەغیلەکەم کردبووە
لاانێ کاتی کە دەخی لە بکڕمەوە دەست خۆش هەر بژیت ڕاستە من پێم وتن دەغیلەتان هەیە ئێستا کاتە تۆ لە ئێستایانیتە پێشتر هەت بووە ئەی دواتر باشە پرسیاری کەوتەیەکەم با داریاس پێمان بڵێ تۆ مای چەندەکە من ماوەی نزیکی 9 ساڵە بێ واو تۆ چەند ساڵی من بۆ خۆم 11 چەند 11 ساڵی تەمەەن درێژ بی باشە ئەی تۆ من لە 5 ساڵی و دەغیلەمە لە 5 ساڵی و دەخیلێت هەیە خێزانەکەت بۆیان دانایی وانە بەڵێ زۆر باشە دەست خۆش باشە ئایا تۆ بەلاتۆ گرنگە کە خێزانەکان وا لە مناڵەکانیان بکەن وەکو تۆ هاوڕێکانی تر کە دەغیلەدا بنێن بەڵێ باشە سوودی دەغیلێت چییە؟ من ئێستا لەبەر و دەغیلم داناوە بۆ ئەوەی بە خەونەکەم بگەم چەندین ئامانجی تر هەیە کە مرۆڤ بیەوێت بۆ ئەوەی کە دەغیلەدام ئێستان بخۆشیت باشە خەونی تۆ چییە؟ خۆم ئەوەی بم بە دکتۆر بەڵام من و دەغیلێم بۆ کۆ کردێتەوە کە سیارە بکەم کەساری پێ بکڕی لە داتوە؟ بەڵێ ئیشەڵڵا حەزت لێ ساقی فێربی واتە شۆفێری فێربی؟ بەڵێ باش هەر بژیت شتێکی زۆر باشەکەی چونکە ئێمە ڕۆژانە پێویستمان بە ئۆتۆمبیلە بێت کاتە لە ئێستا و بیرت لە داهاتوو کردوتەوە بۆ خۆت دەست خۆش مایکەکە بیە بە داریاس با من پرسیارەکەم لە تۆ بگۆڕم ئێمە وەکو ئایا باسی کرد ئەگەر خەونێکمان هەبێ پێویستمان بە پاشەکەوتکردنە واتە دانانی دەغیلەیە ئەمە یەکێکە لە سوودەکانی ئەی باشە ئەگەر بێت و من خەونێکی بچووکم هەبێ وەکو ئایا خەونەکەم زۆر گەورە نەبێ ئەو کاتە بە هەمان شێوە پێویستمان بە دەغیلا بێ بەڵێ کاتە بۆ خەونی گەورە و بچووکیش بە هەمان شێوەیە بەڵێ ئەی تۆ زانی سوودی دەغیلە چێست یان خودت سوودێکی تریمان پێ بڵێ دەخیلە سوودەکانی ئەوەیە بوونمە تۆ لە مناڵیەوە توانی پارە کۆکی تۆ کاتێکە گەورە بووە توانی بگی بە خەونەکانت ڕاستە ئەی تۆ ژۆکو ئایا خەونت هەیە؟ بەڵێ خەونەکەی تۆ چییە؟ ئایا مامۆستا منیشم بە هەمان شێوە سارێ تۆش ئۆتۆمبیلە بە هەمان شێوە؟ ئیشەڵڵا ئەگەم بە خەونەکانتان لە ئێستاوە توانن وەکو خۆتان وتان کاری بۆ بکەن مایکەکە بەر بە شکۆ بەڵێ پێم بڵێ بە تەمای دەغیلە دابنیتەوە چکە تۆتی ئێستا دەغیلەم نییە بەڵێ ئەی بۆچی نەدماوە سوود لێ نەبینیوە یان تااقەتت نەماوە یان چی؟ ڕاستی پارەکەیم دەهێنا ئیتر بیم نەوە بیکڕمەوە بیرت نەبوو بیکڕیتەوە باش من لە کۆتایی بەرنامەکەیە سپرایزێکی جوان مەبێ بۆت باشە؟ مایکەکە بێ بە سەلوا با پرسیار لە سەلوا بکەین سەلواگیان بەڵێ تۆ پێم بڵێ با پرسیارێکی جیاوازی لێ بکەم تۆ پارەی ڕۆژانە وەرەگریت لەدایە بابا؟ بەڵێ ئەتوان بزانم ڕۆژانە چەند وەرەگریت؟ بەڵێ هەر بژیت باش تۆ ڕۆژانە ئەو پارەیە ئەکەیتە ناو دەغیلەکەت بەشێکی یان هەمووی خەرجەکەی یان چۆن پاشەکەوتەکەی هەنێکات هەمووی هەنێکیش یعنی ڕۆژانەکە پارە خەرج ناکەم ئەیکەمە دەغیلەکەوە زۆر باشە ئەزانی سەروا بیر لەوە کردوتەوە ئەگەر ئێمە ڕۆژی 1000 کەینە ناو دەغیلەکەمانەوە هەفتەکە کاتە 7000 بەڵێ ئەگەر ساڵەکە نەیکەینەوە ئەکاتە 365,000 باشەکەوتێکی باشمان کردووە زانی ئەو کاتە باشە چەند کەستان سەلوا تۆ دەتوانیت دەسەڵبڕی ساڵەکە خۆی گرتووە کە هیچ دەستکاری دەغیلەکەی نەکات ڕاستگۆ بن لەگەڵم ڕاستگۆ بن هەمووتان تایسە دەستکاریت نەکردووە هەر بژی زۆرم پێخۆشە باشە سەلوا مایکەکە بیە بە داریاس تۆ تایستە دەغیلەکەم دەستکاری نەکردووە بەڵێ باشە تۆ هەستەکەیت ئەگەر بێت و کە ئەم پارانە هەر پاشەکەوت کەیت نزیکترە بیتەوە لە خەونەکەت؟ بەڵێ ماوەی چەندێکە دەغیلەکە دەستکاری نەکردووە؟ ماسەلۆتای ئەمە دەستکاریم نەکردووە واتە ئەو 9 ساڵت دەستکاریت نەکردووە؟ نەوەڵە تۆ بڵێ ئێستا چەند بێ ڕێژەکەی؟ ئای مامۆستا بەخوا نازانەوە ئەزانی داریاز زۆرێک لە هاوڕێکانمان لەوانەیە ئێوە ئێستا پێتان سیر بێ کە داریاز 9 ساڵە دەستکاری دەغیلەکەی نەکردووە بەڵام من ئەزانم کە وەکو ئایا باسی کرد
زۆرێک لە خێزانەکان لە دایک و باوکەکان دەغیلە دانێن بۆ مناڵەکانیان لە تەمەنێکی بچووکە، ڕەنگە لە تەمەنی 1 ساڵیەوە بۆیان دابنێن. هەندێک لە خێزانەکانیش هەژمارێک بۆ مناڵەکان دروست دەکەن کە ئەتوانن پارە بخەنە سەر هەژمارەکان لە بانک. جا ڕەنگە وەکو داریاز باسی کرد لە 1 ساڵیەوە ئەم هەژمارەیان هەبێ هەتا 18 ساڵی کە خۆیان گەورە بوون و بوون بە 18 ساڵ ئەو کاتە سێرەکەن بڕەپارێکی زۆر باشان هەیە، ئەتوان پارەی خوێندنەکەیانی لێبن، ئەتوان ئەو خەونی کە هەیە نەپێی بکەن بە ئاسانی. کاتە داریاز ئەمە کارێکی زۆر باشە ئەگەر ئێمە بتوانین خۆمان بگرین بۆ ماوەی چەند ساڵێکیش دەغیلەکانمان نەکەینەوە. پێم بڵێن ئەمڕۆ چەند کەستان سوودتان لەو بیرۆکەیە وەرگرتووە کە لە مەولا چونکە زۆربەتان ئێستا وتان ئێمە لە ماوەی چەند ساڵێکا یەکەینەوە باشە؟ ئەوەی کە زۆر خۆی گرت بێت وا بزانم ئارە بوو کە 2 ساڵ بوو یان 3 ساڵ بوو دەغیلەکەی هەڵگرت بوو، زۆربەتانەتان کردەوە. چەند کەستان ئەمڕۆ بیرۆکەی ئەوەتان بۆ هاتەوە کە وەکو داریاز بۆ ماوەی 9 ساڵ یاخود زیاتر دەغیلەکانتان هەڵگرن. ڕەوان؟ باش، مایکەکە بێ بە ڕەوان، یەک پرسیارم لێ هەیە. دەست خۆش. ڕەوان، باشە ئەگەر ئێمە بێت و بۆ ماوەی چەند ساڵێکی زۆر دەغیلەکەمان نەکەینەوە. بە دڵنیایەوە گرنگێکی زۆری هەیە وەکو لەگەڵ داریاسا و لەگەڵ ئێوە باسمان کرد. بەڵام ئەتوانین ڕێگەیەکی کەش بدۆزینەوە بۆ ئەوەی کە بتوانین خەرجیەکیشمان هەبێ بۆ خۆمان، وانە؟ تۆ هیچ بیرۆکێکە پێیە؟ بەڵێ ئەسا مەسەلەن شتێک بێ سوودی لێوەرگری سە دەغیلەی خۆتە بەڵی خۆتە ئەیی بە شتەکەیانە. ڕاستە. باشە ئەی ڕەوان ئەگەر بێت و ئێمە 2 یان 3 دەغیلەمان هەبێت، بڵێ چۆن؟ داریاز جۆ بگرن مناڵەکانی هاوڕێم بیرۆکەیەکم بۆ هات، ئەتوانین ئێمە شتێ بکەین دەغیلەیەک دابنین بۆ پاشەکەوتکردن. ڕام بە باشی گوێگرە بزانە توانی سوودی لێ بینیم بیرۆکە. دەغیلەیەک دابنین بۆ پاشەکەوتکردن، ناوی ئەنین پاشەکەوتکردن. دەغیلەیەکی ترمان هەبێ ناوی ئەنین خەرجکردن. باشە؟ دەغیلەیەکی ترمان هەبێ ناوی ئەنین ناوی بنێم چی؟ ناوی ئەنین یارمەتیدان. باشە؟ ئەتوانین ئەم دەغیلەی پاشەکەوتە بۆ ماوەی چەند ساڵێکی زۆر هەمان بێت و پارەی تێ بکەین. پاشەکەوت بکەین. دەغیلەی خەرجکردنەکە ئەتوانین وا دای بنین کە ڕۆژانە یاخود ئەگەر هەفتانە پێویستمان بێت خەرجی بۆ خەرجی خۆمان پاری لێ دەربێنین. ئەم یارمەتیەش دەغیلەکەی ترمان ئەتوانین هاوکاری خێزانەکەمانی پێ بکەین ئەگەر پێویستیان بێ یاخود خوشکەکەمان یاخود هاوڕێکی نزیکمان. تۆ پێت چۆنە ئەو بیرۆکەیە؟ سوودی زۆری لێوەرەگری. تۆ سوودی لێوەرەگری؟ ئەتوانی دانیشی ڕەوان؟ زۆر باشە ئەم هاوڕێمان پرسیاریە مایکەکە بگەێنە ڕەوانگیان. شکۆ بابزانین شکۆ پرسیاری من پرسیارم نییە بەس من 2 دەغیلەم هەیە، ئەم دەغیلەیەکیانم هەیە دایک و باوکم لەگەڵ کە لەدایک بووم ئەو دەغیلیان بۆ داناوم کە بۆ پاشەکەوتکردنە. بەس ئەم دەغیلی کە ئێسەنەم ئەو دەغیلێم هەر هەیە هەتا گەورەیم و دەغیلێم لە گەوری یادیکەمەوە، بەڵام ئەم دەغیلی کە ئێستا کە کردبوومەوە دەغیلی خۆم بوو یعنی. زۆر باشە کەواتە تۆ ئەو بیرۆکەی منە پێشتر کردووە ئەنجامیاوە هەربژیت پێم خۆشە. ئەی ئێوە پێم بڵێن هاوڕێکانی ترمان بەلاتانەوە باش بۆ ئەو بیرۆکەیە ئەتوانن بەکاری بێنن وانە؟ باش شکۆگیان دەست خۆش مایکەکە بێ بە سەلوا با پرسیارێکی لێکە بوو. تۆ حەزەکەی پارەی دەغیلەکەت لە داهاتووە بەی بەچی؟ وەڵاهی خەونێکم هەیە جارە بڕیارێکی زۆرم لەسەر نەداکە بم بەو شتەیانە. چکە لەوانەیە تا چەند ساڵێکی تر خەونەکانمان بگۆڕێت یان بیرۆکەکانمان بۆ خەونەکانمان بگۆڕێت. بەڵێ من خۆم یەکەم جار ویستم بم بە پزیشک بەڵامی تر گۆڕیم. لە ئێستا گۆڕیتە؟ بەڵێ دایکم وتی بە ئەندازیار تر لەوانە خەونەکەی دایکم بهێنمەدی بۆیە زۆر حەزەکەم بە ئەندازیار. زۆر باشە ئەتوانیت هەوڵیش بی بخوێنی بە باشی بزانی کە خۆت لە کام بوارەیانە زۆر باشیت و خۆتە دۆزیتەوە
ئەو کاتە هەوڵی بۆوێ بەباشی و پێی بگەیت ئیشەڵڵا. دەست خۆش بە مایکەکە بێ بە یاران با پرسیاری دەبکەین. یاران بۆ ئەوەی ئێمە بگەین بە خەونەکانمان هەریەکەمان و خەونێکمان هەیە منیش خەونی خۆمم هەیە پێویستمان بە 3 هەنگاوە باشە هەنگاوەکان بەردەوامبوون ئارامگرتن و پلاندانانە باشە تۆ ئەڵێی سوودی بەردەوامبوون چییە؟ من ئەڵم سوودی بەردەوامبوون ئەگەر بۆ نمونە تۆ لە ناوڕاستدا بڵێ من ئیتر ناتوانم ئەوە تۆ ناتوانانی بە ئامانجەکە بکەیت بەڵام ئەگەر تۆ هەر بەردەوام بی ئەوە توانی بگەی بە ئامانجەکە زۆر ڕاستە یاران قەدوات لێ هاتووە لە خوێندنا بێ لە یاریکردنا بێ لە هەج بوارێکی ژیان تا بێ لە نیوەیە وازبێنی بەڵێ ئەوام لێ هاتووە بەڵام دواتر وتومە ئەگەر وا بێ من ناتوان بگەم بە ئامانجەکەم سەر دەستم پێ کردێتەوە بەردەوام بوویتەوە بەڵێ ئێوەش بە هەمان شێوە بەردەوام بوونتان لەلا گرنگە وایە باش مایکەکە بێ بە ڕەوان تۆ پێم بڵێم ئارامگرتن گرنگە بۆ پاشەکەوتکردن وەکۆی کە باسی 3 هەنگاومان کرد بیرتانە چی بوو؟ بەردەوام بوون ئارامگرتن پلاندانان ئەنجا با ڕەوان پێمان بڵێ ئارامگرتن گرنگە بۆ پاشەکەوتکردن؟ بەڵێ چۆن؟ ئێستا مەسەلەن سە بۆ نمونە ئەمڕۆ پێشەوەی دەستکەین بە بەرنامە من چاوەڕێم کرد ئارامم گر هەتا کاتی بەرنامەکە هات بۆی کە دەست پێ بکەین ئێستا مەسەلەن تۆ هاوڕێیەک پارەی تۆی لایە باشە مایکەکە نزیکەرەوە ئەڵێ مەسەلەن ئەڵێ من ئەمڕۆ ناتوانم بێدەمێ بۆ کاتێکی ترکە مەجالمەوە تۆ بێ ئارام بگریتا و کاتی ئێداتەوە ڕاستە کەواتە بۆ هەنگاوەکانی تری ژیانیشمان ئارامگرتن پێویستە دەست خۆش بێ ڕەوان مایکەکە بێ بە ئارام پێم بڵێ بیرت لەوە کردوتەوە ئەو بڕەپارەی کە کۆی ئەەکەیتەوە بیبەخشی؟ بەڵێ بەس هەمووی نا کەنێکی بەخشم هەنێکی بۆ داهاتی خۆم باشە بیرت لەوە کردوتەوە کە بێی بەکێ بەخشینەکە جای بیرم لەوە نەکرد جارێ بیرت لەوە نەکردوتەوە؟ باش ئەی بیرت لەوە کردوتەوە کە پارەکەت یاخود پاشەکەوتکردنەکەت بۆچی خەرج بکەیت؟ بۆ خوێندن بۆ خوێندن؟ بەڵێ هەر بێژیت دەست خۆش مایکەکە بێ بە سۆما سۆما تۆ پێشتر دەغیلەت هەبووانیا؟ بەڵێ ئەی پێش ئەوەی کە دەغیلەت هەبێ پارەکانت لەکێو کۆ کردەوە؟ یعنی پێشتر لای باوکم هەڵم ئەگەرت وەکو ئەوەی وتم ئەو ئەتوانێت زیاتر پارەکەم بپارێزێت ڕاستە سۆما شتێکت پێ بڵێم من بە مناڵی پارەکانم ئەو کاتە پارەی دینار هەبوو ئاسنەکان ئەم کردە پشتی تیڤیەوە ئاوایی ڕیزمە کرد دواتر ماڵەوەمان زانیان دایکم کە پشتی تیڤەکەی پاکردەوە تەلەڤیزۆنەکە وتی ئەو پارانە چیەکە لەوێ وتما دەستکاری نەکەیەوە دەغیلەکەی منە ئیتر ئەجا فێری کردم وتی دەغیلە هەیە بۆ تەکڕم دواتر بۆی کڕیم دەغیلە و کردمە ناو دەغیلەکە من تاو کاتە نەمەزانی دەغیلە چییە دەست خۆش سۆبە زۆر سپاس باشە با پرسیار لە ئایا بکەین ئایا خۆشترین شت کە بە پارەی دەغیلەکەت کڕی بێتە چی بوو؟ من تا ئێستا پارەی دەغیلەکەم خەرج نەکردووە لەبەر ئەوەی ئیدەیم بە سیارە تۆ خۆت ئامادە کردو بۆ خەونە گەورەکەت باشە کاتە با پرسیارێکی تر لێکم بەلاتەوە ئاسانە پاشەکەوتکردن یاخود قورسە؟ بەلامەوە مامناوەندە مامناوەندە؟ بۆچی؟ لەبەر ئەوەی ئێستا تۆ کە شتێک کۆەکەیتەوە ئەبێ ئارام بگری تاکو داهاتوو خەرجی کەواتە پێویستمان بە 3 هەنگاوەکەیە کە باسمان کرد بەردەوام بوون ئارامگرتن پلاندانان دەست خۆش مایکەکە بێ بە داریاس باشە با پرسیار لە داریاسکەین داریاس ئەگەر زوو بێت و پارەکەمان دەربێنی لە دەغیلەکەمانە ئەو کاتە چی ڕۆیە؟
ئەو کاتر پێویستە کات داخلیەکی تردانینەوە بۆی دیسان بەردەوام پارە کۆکەینەوە. هەربژیت تۆ ماوەیەکی زۆرە کە دەغیلەکەت دەستکاری نەکردووە کەواتە ئەگەر بێت و دەستکاریشی کەیت دووبارە دەغیلەیەکی تردانیتەوە. هەر بژی داریاس مایکەکە بیە بە شکۆ شکۆ تۆ پێم بڵە خۆشترین شت کە بە پاری دەغیلەکەت کڕی بێتە چی بووە؟ وڵی بیرم نایە. بیرە نایەت؟ نە. ئەی سەلواتۆ بیرتە؟ وڵی منیش هیچ شتێکم پێ نەکڕیەوە. هیچ شتێک پێ نەکڕیوە؟ یعنی تا ئێستا دەغیلەکەم هەڵە بسریەوەکەوە 2 ساڵە هەمە. زۆر باشە. دەست خۆشتە لەواگیان مایکەکە بێ بە یاران. یاران تۆ دەغیلت هەیە لە هاوڕێکانی پێشەوەم پرسیدەم 4 هاوڕێی ترم کە پێیان خۆشە پارەکەی ناو دەغیلەکەیان بن بەچی لە داهاتوە. تۆ بیرت لەوە کردوتەوە؟ ناوەڵە جارە زۆر وێرم لە نەکردوێتەوە. زۆر بیرت لەوە نەکردوێتەوە. باشە با پرسیارێکی تری دەکەم. تۆ چۆن پلانەکانی دانیت و جێبەجێیەکەیت؟ خۆی لە ڕاستیە هەموو ئامانجی پێویستی بە پلانە و ئەگەر تۆ پلان ئامانجە هەبێت و پلاندانەی ئەوە ئەگەری نییە بە ئامانجەکە و کێ من بۆ نمونە ڕۆژانم 2000 هەزاری لێ خەرجەکەم و 1000ێکەمە ناو دەخیلەکەمەوە. دەست خۆش گوێتان لێ بۆ هاوڕێیان کەواتە زانیمان لە یارانەوە ئەگەر بێت و ئامانجمان هەبێت و پلانمان نەبێت ئەوە ناگەین بە خەونەکەمان یاخود ناگەین بە ئامانجەکەمان بۆی پێویستە پلانێکی باش و تۆکمەمان هەبێت بۆ ئامانجەکانمان. دەست خۆش بە یارانگیان. دەست خۆش ئەتوانین دانیشتەوە ڕەوان هیچ هەیە بۆ مانزیا بکەیت یاخود هیچ بیرۆکەیەکی تر هەیە؟ ناڵە. هیچ پرسیارێکە هەیە لە من؟ ناڵە. دەست خۆش دابنیشە کەیتر پرسیاری هەیە یان بیرۆکەیەکتان هەیە؟ هیچ شتێکتان نییە؟ باش زۆر باشە کەواتە ئێمە ئەمڕۆ زانیمان کە چەندێک گرنگە پاشەکەوتکردن لەبەرەوەی کە لە ڕێگای پاشەکەوتکردنەوە ئێمە دەرگایەکی گەوراکەینەوە بۆ خەونەکانمان و ئەتوانین بگەین بە خەونەکانمان بۆیە پێویستە ئێوە فێری هاوڕێکانی ترتان بکەن فێری خوشک و براکانتان بکەن کە ئەوانیش بە هەمان شێوەی ئێوە دەغیلەیان هەبێت. باشە؟ ئەنجا ئازیزانم بیرتان بێ هەنگاوەکانی کە باسمان کرد پلانتان هەبێ بەردەوام بن و ئارامیش بگرن وەکو یارانیش کە بۆی باس کردین ئەبێت بیرمان بێت کە ئامانجەکەی دامان ناوە بۆ داهاتوومان بە باشی کاری بۆ بکەین و بۆ ئەوەی کە پێی بگەین. ئێوە ئەڵێن چی؟ هاوڕان لەگەڵم؟ زۆر باشە. جا ئازیزانم ئەمڕۆ سوپرایزێکیشم هەیە بۆتان بێتان خۆشە بێ پیشانتان بەم؟ باش پێشەوەی کە سوپرایزەکەتان بۆ بێنم پێم خۆشە هەر یەکەتان و ئامۆژگاریەکی ئەو هاوڕێیانەمان بکەن کە ئێستا ئامان بینن. با لە ڕەوانەوە دەست پێ بکەین. ئەتوانی ئامۆژگاری هاوڕەکانمانکەین بە هەر شێوەیە کە خۆت پێ و باشە. ئێستا تۆ شتێک بێ بیکەی تۆ هەوڵی بێنەی ناتوانانی ئەنجام بی. کەواتە پێویستمان بە هەوڵدانە هەر بژی ڕەوان. مایکەکە بێ بە ئارام. تو دایم ئەبێ ئەگەر ئامانجە هەبێت دایم ئەبێ هەوڵی بۆ بێ دایم ئەبێ بۆستی ئارام بگریت. کەواتە تۆڵی پێویستمان بە ئارامگرتنە. دەست خۆش ئاراگیان. و من پێشنیارم بۆ هاوڕێکانی ترمان ئەوەیە کە هەمووان دەغیلە بکڕن و پاشەکەوتەکانی تێدا تێ بکەن. دەست خۆش سۆما زۆر سپاس. مایکەکە بێ بە ئایا. من ئامۆژگاریم بۆ هەمان ئەوەیە کە ئارام بگرن و هەوڵی پڕ بەخۆیان بدەن لەبەر ئەوەی ڕاستە ئێستا خەوتن و پشودان خۆشە بەڵام ئەگەر ئێستا تۆ بخەوی ئەوە خەون ئەبینی گەشتووی بە ئامانجەکەت بەڵام ئەگەر ئێستا هەوڵ بیت ئەوە لە خەونەکە تاژیت. ڕاستە هەر بژیت. دەست خۆش با چەپڵێکی بێزی بۆ لێبن بەڕاستی جوان بوو. مایکەکە بێ بە داریاس. من ئامۆژگاری ئەوەم هەیە کاتێکە پێویست بە هەر شتێ بوو پارەی بۆ کۆکەرەوە بەردەوام بە لەسەر کۆکردنەوە بۆ ئەوەی لە داهاتوارە شتێکە ویست بیکڕیت. زۆر ڕاستە هەر بژی داریازگەن. ئێمەش بە گوێتەکەین. مایکەکە بێ بە شکۆ. ئێمە بووی کە
کارێ بکەین پێویستە بە متمانەمان بخۆمان هەبێ ڕاستە نەکەوەی کە متمانان بخۆمان نەبێن وا بزانین کە لە کارەکە دۆڕین زۆر جوانەشکۆ کەواتە پێویستە پێش ئەوەی کە هەنگاو بنین متمانەیەکی تەواو بە خۆمان هەبێت و دواتر کاری بۆ بکەین دەست خۆش بێن خاڵێکی زۆر گرنگ بوو دەست خۆشکۆ ئێمە ئەگەر بمانەوێت شتێ بکەین پێویست ناکەوازی لێ بهێنین یعنی کۆڵ بدەین پێویستە هەموو کاتێک لەسەر ئەو ڕائە بمێنینەوە لە کۆتاییدا بەجێ نەهێنین کەواتە ئازیزان هەرگیز کۆڵ نێن با بڕۆینە لای یاران من پێشنیارم بۆ هاوڕەکانم ئەوەیە کە هەوڵ بن کۆڵ نێن هەر کاتێک کە دەغیلیان دانا کۆڵ نێن و هەوڵ بن بۆ ئامانجەکەیان دەست خۆش تۆ دەغیلێت بەلاو باشە کە دابنرێ بەڵێ دەست خۆش بێت دابنیشە یاران ئێستا تا 5 بژمێرن من ئەڕۆم سوپرایزەکە مێنم بۆتان ئێوە چاوتان بن و خێنن تا بۆتانێنم باشە؟ زۆر چاک جارێ هەر چاوتان مەکەنەوە باشە بەڵام ئەتوانن دەستی لێبن چکۆ بیگرە بەس چاو مەکەرەوە سەلوا ئەمەش بگرێتەوە ئەتوانن دەستی لێبم بزانن هەڵی ئەهێنن ئایگیان بیگرە لەبەردەم تا دامناوە ئەمەش بۆ داریاس فەرمو داریاس سۆمە بۆ تۆش مێناوە باشە ئەمەش بۆ ئارا ڕان ئەمەش بۆ تۆ بیگرە یاران فەرموو ئێستا چاوەکانتان بکەنەوە یەک دوو سێ بیبینن مایکەکە لای کێیە لای یارانە یاران هەستەکەی چی بێ ئەوە من وەکو خۆم دەستی لێم وەستی پێکەم هەستەکەم دەغیلێ هەستەکەی دەغیلەیە بەڵێ چەند کەس لە ئێوە ئەتوانین دابنیشی هەستەکات دەغیلێ با دەزەڵ بڕێ خۆشم هەستەکەم دەغیلەیە کاتە بیکەنەوە با بیبینین پیرۆستان بێ ئازیزانم بەدڵتانە وەکو خۆتان کە پێشبینیتان کرد دەغیلە بوو ئەجا وا نەزانن دەغیلە تەنها قوتوویەکە هاوڕێیەکی زۆر بەهێزی ئێوەیە ئازیزانم با پێتان بڵم خەونەکانتان یاخود ئامانجەکانتان چەندێک بچووک بێت یان گەورە بێت پێویستی بە پاشەکەوتکردن و پلاندانان هەیە بۆیە ئەتوانن دەغیلە بکەن بە هاوڕێیەکی نزیکی خۆتان جا ئەگەر بێت و لە داهاتووە بگەن بە ئامانجەکانتان ئەو کاتە ئەبن بە پاڵەوانی پاشەکەوتکردن دڵخۆش بووم کە ئەمڕۆ لەگەڵمانە بوون بۆ گفتوگۆ لە بەرنامەی گفتوگۆ لەگەڵ ئێوەیە بە هیوام کە وانەیەکی باشتان وەرگرتی بێت و سوودتان بینی بێ لەم گفتوگۆی ئەمڕۆمان زۆر سپاس بۆ سپۆنسەری بەرنامەکەشمان IQ دیاری تریشم بۆ هێناون لەبەرەوەی کە IQش کۆمەڵی دیاری باشی بۆ ئامادەکردوون ئەوانەشتان پێشکەشەکەم بە هەمان شێوە تا بەرنامەیەکی تر من بەخواتان سپێرم ئاگاداری خۆتان بن با پێ کۆماڵاواییان لێ بکەین خواتان لەگەڵ